رانی پارێزگای کەرکووک لە درێژەی ئەو سیاستانی کە حکوومەتی عێراقی بەرامبەر بە پارێزگای کەرکووک و ئیداری پارێزگا ئەیکات پێشتر پارەی پەترۆدۆلاری بڕیوە و ئێستاش بەردەوامە لەسەر ئەو سیاسەتە بەوەی کە کۆمەڵێک تەخسیساتی مالی کە بە دوو دەفعەیەکیان 28 میلیارد بوو هەموو ئەو دەفعە پارانەی کە لەلایەن وەزارەتی مالیەوە تەخسیسەکرێ بۆ پارێزگای کەرکووک دوجار لەلایەن وەزارەتی بازرگانیەوە تەحویل دەکرێت بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق بەو پێشتا ئێستا جوتیارانی کەرکووک نە پارەی گەنمی 2014یان وەرگرۆوە نە 2015یان وەرگردووە بۆیە ئەم سیاسەتانەی حکوومەتی عێراقی لەلایەن ئێمە و کوێنەرانی کەرکووک بە توندی ڕەدەکەینەوە داواش لە حکوومەت دەکەین بەسە چیتر حسار لەسەر خەڵکی کەرکووک هەڵگرێ بۆیە جوتیارانی ئێمە گەیشتۆتە قۆناغێک کە ڕەنگە هەندێک وەسیلەی تر بەکاربێنن کە ئێمە تا ئەم قۆناغە لەگەڵ ئەوە داین کە بە شێوەیەکی سلمیانە حکوومەتی اتحادی پارەی جوتیارانی ئێمە سەرف بکە چکە منە عەدالەتیەکی گەورەیە لە یەک کاتا پارەی دوو ساڵی جوتیارانی پارێزگاکانی تر سەرف بکرێ بەڵام کەرکووک تا ئێستا پارەی ساڵی 2014 بۆ سەرف نەکراوە. طبعا بدایە هەندێک لایەن باسییان لەوە کرد بە تایبەتی لە وەزارەتی جارەوتیان خەلەکە لە وەزارەتی داراییە ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری دارایی قسەمان کردووە بە ئامادەبوونی وەکیلی وەزیر باسی لەوە کرد ئەو تەخسیسە مالیان ئەوان ڕەوانەی بازرگانیان کرد تهدیدیان کرد لەگەڵ بەڕێز وەزیری بازرگانی قسەیان کردووە بۆیە ئەوان ئیطلاقی پارەی تیجارەکەن کە ئەوەی کەرکووک بنێرن بۆیە ئەمە و گلایانەمان گەیاندە وەزیری دارایی و ئەویش بە شێوەیەک باسی کرد کە ئەگەر بێت و وەزارەتی بازرگانی بەردەوام بێت لەم سیاسەتەی ئەوە هەموو استحقاقاتی فەلاحین ڕائەگرن تا ئەو کاتەی بە بڕیاری ئەوە دێ پارەی جوتیارانی کەرکووک بنێردرێ. تا ئێستا هیچ نییە بەڵام ئێمە وەکو نوێنەرانی کەرکووک لەگەڵ وەزارەتی بازرگانی قساکەین و سەردانی حکوومەتی شەکەین و ئەوەی بۆمان بکرێت لەم مەسەلەیە درێغی ناکەین. Malumdur ki Kerkük'ün bütün fellahları yani bu tablo Kerkük mukavvinatını temsil eden tablodur. Bütün nuvablardılar. Kerkük'teki olan gobun özellikle fellahların üzerine, cipsilerin üzerine mahsullarını eğer arpa, eğer buğday, eğer darı 2 yıldan beri bütün muhafazalar müstehakatlarını alıplar tek Kerkük almayıptı. Yani bu komisyon gördüğümüz naibler bütün yerlere müracaat ettiler. Wizaret Maliye olsun, Wizaret Ticaret olsun. Belebinaran görev auditi kongere